بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخوشویستانم داوام لە ذاتی پاکی پەروەردگار ئاسایش بەسەر ڕۆح و دڵ و دەروون و جەستە و ماڵمانە ببارێنێ. ئێمە لە خزمەت کتێبی نایابی ئەددا والدەوا کە ئیمامی گەورە و عەلامەی زەمانی خۆی ئیمامی ئیبن القەییمی جەوزی نووسیوێتی دەرسی پێشوو باسی زەرەرەکانی نەخۆشی سەبارەت بە دڵ، چۆن زەهر کاریگەری لەسەر لاشەی ئینسان ئەبێ و لاشەی ئینسان دائەڕزێنێ، بە هەمان شێواز گوناهەکانیش کاریگەری لەسەر دڵ ئەبێ و دڵ دائەڕزێنێ. کۆمەڵێ فەرمایشتی بۆ ئێمە باس کرد لە دەرسی پێشووە، دەستمان پێ کرد کە ئادەم عەلەیهی السەلام بەهۆی گوناهەوە لە بەهەشت بوو، شەیطان دەرکرا لە ڕەحمەتی خوا بەهۆی عەسیانی خواوە، و زۆری وە باس کردین فرعون و قەومەکەی، قاڕون و ماڵەکەی، قەومی یاس، قەومی نوح، قەومی هەموو پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام کە فەوتان، کە هەموو عەذابیان بۆ هات، ئەنواع جۆری عەذاب، هەمووی هۆکارەکەی گوناه و تاوان کە ئێمە لە خزمەت قورئانە ئەوەستین و ئەخوێنینەوە. ئەمەتی ئەگەین کە ئینسان کە گوناهی کرد ئیتر یا عصیانی کرد، زەرەکان دەورەی ئەدەن، سەواء زەرەکان دەستە جەمعی بن، تاکی بن، فەردی بن، لە جەستەی خۆیان بێ، لە دەوروبەریان بێ، ڕەنگ ئەداتەوە. گوناه ڕەنگ ئەداتەوە لە هەموو حەیات و هەموو کاتەکانی ئینسان. گەیشتنە ئەوەی کە فەرمایشتێک ئەگێڕێتەوە، ئەفەرمێ لە سەماکی کوڕی حەربەوە کە گێڕاوێتەوە لە عەبدوڕەحمانی کوڕی عەبدوڵڵای کوڕی مەسعودەوە، و ئەویش لە عەبدوڵڵای کوڕی مەسعودەوە گێڕاوێتەوە کە فەرموویەتی إذا ظهر الزنا والربا في قرية أذن الله عز وجل بهلاكها. أجر دوش الدولة جناها كان زنا لقر ربا إذا ظهر ويلهاد بأشكر أكري وخلي نداته، أفرمي إلا خواي جورا إذن أداتك أو قلايا أو جندا هرهم يتيابسي وكتايبي. حسني بصري لما راسيل كان أو هاتوا أفرمي إذا أظهر الناس العلم وضيعوا العمل. أجر خلطيهات هم علميان بربا أكدوا باسي علميان أكدوا علمي خوان يندر أخس كردوان نبو وتحابوا بالألسن كاتك أجشتن بيكتر بزمان يكتريان أحبان وخوش بيستو زمان شيرين لقال يكترا، وتباغضوا بالقلوب بلام ضلكان يعني رقيان لا يكتربوا، وتقاطعوا بالأرحام قطيع الرحم يعني كرد، خزموا كسكار هم بشتيان لا يكرد، لعنهم الله عز وجل عند ذلك. خوا لم كاتا لعنتي عند لك دوري أنا خاته للرحم خوي، فأصمهم وأعمى أبصارهم، كريان أكا كوريان أكا، وتحقنا باسم كورا بن لا أسيبين حقا كاتيك لي بسر قمراي كوتايان بيت جاء أو صفتان زور خطر لهر قوم قلك هبت. علم هولدان بو علم كرده ونكرده، زماني شيرين ضلي ناشيرين، نبوني صلي رحم لبينا بو إنسان كاتك هندي قناهي كرد ويسي رب العالمين لي خوش بو توبي كرد، يكيق لكاركاني يبريتي بلا صلي الرحم هندي لخزم كسو وانا بسر كاتو لعل اللي يكيق لصلي الرحمة كان أخوي قرأ رحمته بزي خوي بسري أبارين. لسنن ابن ماجه هاتوا كعمر كوري خطاب رضا رحمة خوي إليه عبد الله كوري عمر كابو من أجرته وأفرمي من يكيق من الدكسكة كهجرت من كردبو لقال بيغمريانا صلى الله عليه وسلم تشريفي مباركي هنا وروي جواني كرده إيما وفرمو يا معشر المهاجرين 5 خصال أعوذ بالله أن تدركوهم. بين صفتهن بنا أقرم بخوا، يعني بيغمري خوا صلى الله عليه وسلم بنا أقري بنا أقرم بخوا مهاجرين أقر إيوه يتيبكون بقنا أو كاتا. إذا ما ظهرت الفاحشة في قوم حتى أعلنوا بها إلا ابتلوا بالطواعين والأوجاع التي لم تكن في أسلافهم الذين مضوا. أفرمي فاحشة لهيج قومك بلاو نابێتەوە دوایی دەرکەوێ
طبعا فاحشة كي دركي كالطهو بلاو إنجا دركي أفرمي لهيش قومك بلاو نابتو هتاوك ويلي بإعلان بأشكرائي كان إلا خواي قورا كومالا جورا نخوشي و إيشو أزاني أموانيري لباو بابيريان نبو أبد أوشتا نبو يعني استيما تصورا كين ألين آيدز برواب كان أستن نخوشي تر دوزرا وتو آيدز بلا وشتيكي زورا وكو هالامد واي آيدز أنواع جوري نخوشي تر جار بجار أدوزو لم تكن في أسلافهم لباو بابيريان أشتيوان نبو كوابو هر كاتيك فاحشة وزنا انتشاري كرت إلا أنواع جوري نخوشي الرؤكات أوشيان هر كاتيك دوهمين دانا ولا نقص قوما المكيال والميزان إلا ابتلوا بالسنين وشدة مؤونة وجور السلطان ترازو بازي لكوا دروز بو بيغمريان صلى الله عليه وسلم أفرمي إلا أو قوم توشي قاتو قري أبن توشي برسيتي أبن توشي سلطاني ظالم أبن هيج قوم يقنيك والزكاة درنكا إلا قطرات أسمان لسنا أجريته فرماشتك فلولا البهائم لم يمطروا أخوة أقر أجر الله كان نبن قطر باران ينبوناك وتخوارو هر قومك عهدو بيمانا كان ينبشكينا خواهي قورت دجمنك زالكا بسر خوانا لخوان نية دجمنك دجمن يانا فعلا لخارج خوانا هندك لويك لدسيانا هميان ليور أقريتو ليان أسنتو هر كاتيكيش أئمة وقوركان وملاكان وعالمكان بكتابي خوا هاتن أمان جيبجي نكر إيشيان بكتابي خوا نكرت إلا خواهي قور الشر ناكوكي أخات بيني خوانا خوان بو خوان مشغولة بن بيكتر وآقين لهيشتك نامن عبد الله كريم مسعود بو من أجرته لباوكيو أفرمي يعني أبي عبيدي كري عبد الله كريم مسعود لباوكيو كعبد الله كريم مسعود كالله بيغمريان صلى الله عليه وسلم فرمي إن من كان قبلكم كان إذا عمل العامل فيهم بالخطيئة جاءه الناهي تعذيرا قال كاني بيج إيوه اگر کسی حالیکی بکرده و غلطیکی بکرده یکسر کسی که نهی اکل منکر اهات تعزیر اکل نکی او حالا نکی هر ام کسی که تعزیری اکل كأنما نبایدی و نبوران بیانی لقل یا دائنش لقل یا ای خوارد لقل یا ای خوارد دوا كأنما هیچ روی ندوا واتن نهی لمنکریان زور بسوک سیر اکل كأنه لم يره على خطيئة بالأمس كأنما بحياتي قناهيكي نكردو فلما رأى الله ذلك منهم كخواي قوراء أعمي لي بينين بمشي وزأكا ضرب بقلوب بعضهم على بعض ثم لعنهم على لسان نبيهم داود وعيسى بن مريم دلكاني كدنا دجي كثير إن جاء لسر زماني بيغمبران عليهم الصلاة والسلام داود وعيسى هدو كان لعنتيان لكذن أو قومنا ذلك بما عصوا وكانوا يعتدون وانا عصيان إخوان كدو تجاوزيان كد إن جاء روي كرده حاولان فرموي والذي نفس محمد بيده قسم بو كسيك جاني محمد المصطفى عليه الصلاة والسلام بدسته فرمان أكن بشاكا ريقري أكن لخرابا ولتأخذن على يد السفيه دسي أو كسيك وان نزان إقرن ويغلدنك ولا تأطرنه على الحق أطرا بزر إيه أنه سر حق الرشي أكنوا أو ليضربن الله بقلوب بعضكم على بعض ثم ليلعنكم كما لعنهم أجنات دلكانت أنا أكات الدجي يكتروا دوايش خوي جور خوي لعنتان ليك زور كبير بكردوك قومي كرت بقى ودجبيك وخور وكسكسي ناوي هموي بشتي بتشوك وخوي مجهولك وحزبي بتشوك وعقلي بتشوك باشاي بتشوك ورأيتي بتشوك أمو إلا أبي قناهك هبي لبشتي بردوه هموان توبي ليبك هتاوكو دلكان أمكيوتو يكثير يان أوتا ما فرمان بتشاكا ورقري كده نخراب ما نقصانيك هي لشوينكي دعوه بانقواز ما نبوي أو خلق جيرو دو أبي إلا شار سري أو خالك نجا ملة أكيوتو أو أستي كجورو بتشوكي تيابي كحرمتي تيابي كبزان شيء كان همي بيت يك توجه أنا ست وتصور كان يكس هبه لكل سنة بلا من نجتماعي خوجنا باش هم أحزاب ونأذان وهم يوقسيك باش كان اجتماعنا خوشي وكاوليك
وەرە سەیری خەڵکی موسڵمان کە موسڵمانی کوردستان هەمومان ئەڵێن ئەمانەوە حاکمیەتی خوا بگێڕین ئابزانە حاکمیەت دەگێڕنەوە لە بین یەکە شەڕەکەنەوە خەریکی چین ئەم گەمانە تا کەی مەسەن بەردەوام ئەبێ هەتا ئەو کاتێکەوە بگەڕن ئەو خەلەلانە بدۆزینەوە لەکوایە چارەسەری بکەن یوشعی کوڕی نون یەکێکە لە پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام خوای گەورە وەحی بۆ نارد فەرمووی 40,000 کەسی باش لەناو قەومەکەی تۆیە لەناو ئەبێن 60,000 خراپیش هیچ ڕووی کردە ئاسمان فەرمووی یا ئیلاهی قەیناکە 60,000ەکە ئەوە خراپە قەیناکە بەس ئاخر 40,000 باشەکە بۆ فەرمووی چونکە ئەو 40,000 باشە بە هیچ شێوازێک لەم یەغضەبوا لغەضەبی لەکوێ من تووڕە بووم ئەوان تووڕە نەبوون زۆر بەلایەنەوە ئاسایی کەسێک کە خراپەی ئەکرد ئەمان زۆر تەبیعی سەیریانە کرد زۆر بە سادەیی کاتێ طبعاً ئەمر بە مەعروف و نەهی لە مونکەر یاسای خۆی هەیە ئەی تۆ تەسەوور کە کەسێک وای لێ هاتوێ بە ئاشکرا خراپەیە بکە تۆ بەلاتەوە چاوپۆشی لێ بکەی ناکرێشتی زۆر کاتیش ئێمە تەسەوور ئەەکەی جۆرێک بە حیسابی شەرم جۆرێک بە حیسابی داوە جۆرێک بە حیسابی پێکەوە ژیان نازانم هەندێک لەم بابەتانە وامان لێ هاتووە سێرەکەی هەندێک لە گوناهەکان زۆر بە ئاسایی بەلامانە تێئەپەڕێ چەند کەسمان هەیە لە مەجلیسە ئەبینەیە کەسێکی محتەرەم ڕەفیقێکی دۆستێکی غەیبەتەکە بەلایە زۆر ئاتیێتی زۆر ئاساییە بەلایەوە کە غەیبەتەکە ڕووی نایە پێی بڵێ کاکە ئەمە غەیبەتە یان هەر ناکرێ مەجلیسەکە ناگۆڕێ یان هەڵناسێت لە مەجلیسەکە کە ئەمانە هەمویان هەڵەی زۆر گەورە و کوشندەن چونکە یەکێک لە گوناهە کەبیرە زۆر کەبیرەکانی کە زۆر بە ئاشکرا لەناو گەلی ئێمە ئەکرێ بریتێ لە چی بریتێ لە مەسەلەی غەیبەت کە مافێکی زۆر قورسە بەسەر شارمانەوە زۆر بە کۆڵمانەوە دەیفەرمو بزانە چۆن زۆر بە ئاسایی ئەو باسی ئەوەکە ئەو باسی ئەوەکە هەندێک جار وا ئەزانین ئەو باسکردنەش باسی داوە و بانگەوازە لەوەچێک کەسێک لەبەرەوەی هاوفیکری خۆم نییە ئامادەم سەدان بوهتان و سەدان جار غەیبەتی بکەم بەلاشمەوە ئاسایی بەڵام هاوفیکری خۆم بەلامە زۆر قورسە هەر یەکێک لەو گوناهانەوە یەکێکە لە گوناهەکان دەیان و هەزاران گوناهی تر هەتاوەکو وای لێنێ ئێمە ڕێگری لێ بکەین خەڵکانە بمێنێ لەو ئومەتە مصلح بن ڕێگر بن زۆر زەحمەتە چارەسەری ئەو گرفت و نەخۆشی و دەرد و ئازارانەمان بکەین خوا جەل جەلالوه دوو مەلائیکەی نار بۆ لادەیەک فەرمووی هەرچی لەو لادەیە بیفەوتن کاتێک کە ڕۆشتن سێرەکەن پیاوێ لە مزگەوتە خەریکی نوێژە بە تاقی تەنها کەس ئاگای لێ نییە هاواریان کرد پەروەردگارە ئەمە عەبدێک لە عەبدەکانی لێرە نوێژەکە فەرمووی دەستکەن بە کاولکردنی لادەکە بەویشەوە چونکە ئەوە جارێک نەبوو لە جارەکان نێوچەوانی گرشکە لە بەرخاتی من تووڕە بێ لەسەرەوەی کە گوناهێ کرا زۆر بەلایەوە ئاسایی بوو گوناهەکان ئەکرا لە فەرمایشتێکی ترا فەرموویە یەکێک لە مەلائیکان ئەمری پێکرا فەرمویان ئەو لادێ بە ناخی عەرزە فەرمووی پەروەردگارە فڵانە کەسی عابیدی تایە زۆر عابیدێکی گەورەیە وەحی بۆ هات کە لەوە دەست پێ بکە چونکە جارێک لە جارەکان دەموچاوی گرژ نەکرد لە بەرخاتی من کاتێک کە گوناهێکی بینی ئەمانە هەمویان دلیل بۆچی وی ئینسان نابێ نەهی لە مونکەر یا مونکەرێکی بینی بەلا ئاسایی بێت ئەوە تەسەورەکەن ئێمە چەند ئیش لەسەر ئێمە ئەکرێ بۆی مونکەر بەلامانەوە ئاسایی بکرێت مۆسا سایدی نورسی قسەیەکی هەیە فەرمی ئەگەر ئینسان لە عمری خۆی قەت نەزەری نەکردن ئەفەرمێ یەکەم جار کە نەزەر ئەکا دنیای لێتەوە یەک لەوە ئەچێ ئەوەندە نەخۆشکەوە هەندێک جار بڕشێتەوە لە ئاستی ئەو گوناهی کە کردوێتی ئەوانە قێزی لە خۆی ئەبێت بەڵام دوایی سێرەکەی وردە ئاعتیادیە بێتەوە لای تەسەورکەن لە نەوەتەکانە کێ هەبوو ئەگەر تەلەڤیزیۆنەکەی لەسەر ئافرەتی بێکسەر لای نەبوو هەموو خەڵک لای ئەبرد ئەی ئێستا زۆر تەبیعی جا تەطبیعی گوناه خەتەرترین شتە لە گوناهەکە خەتەرترە چونکە هەر کاتێک گوناه تەطبیع بوو لە ناو خەڵکە بوو بە تەبیعەت و ئاسایی بووە زۆر خەتەرێکی گەورەیە تۆ تەسەور کە مەسەلەن چێ شتێک کە زیادە و ئێڕژی لە ئەوڵەوە ئەگەر یەکەم جار بێ و ئەم چێشتە بڕژی زۆر بەلاتەوە زەحمەت
ئەی دوایی وردە زۆر بەلاتەوە طبیعی ئەڕژی و دەروونت هەست بە ئازارێ ناکات بەلاتەوە زۆر ئاساییەکەوە ئەڕژ زۆری تر لەم بابەتانە یعنی تەطبیعی گوناه زۆر خەتەرە وای لێ دوایی تۆ هەست ناکەی ئەسڵ منکەرێ ئەکرێتە وەکو منکەرەکە چارەسەرکە کاتێک ئەزانی هەمومان استحقاقی عەذابێکی زۆر گەورە ئەبی. داود عەلەیهی سەلام هەڵەیەکی کرد دوایی دوعای کردوتی خوای لێم خۆش بە ڕەب العالەمین وحی بۆ ناد ئەی داود ئەوە لێت خۆش بووم بەڵام ئەم عەیبەی گوناهەی تۆ لەناو بەنی ئیسرائیلە ئەهێڵمەوە یا ڕەبی خوایە تۆ ئەحکەم الحاکمینی باشترین و عادلترینی من گوناهم کردو بۆ بەنی ئیسرائیل عەزەتی گوناهەکەی من بخۆن فەرمووی نا کاتێک کە تۆ گوناهەکەت کرد ئەوان ئینکاریان لێ نەکردی بێدەنگیان لێ کرد ئەو پێغەمبەریان بوو عەلەیهی السەڵاتو وەسەلام بەڵام لەبەر ئەوەی ئینکاریان نەکرد لەو گوناهەی کە کرا لەو خەڵی ئەو هەڵەیە کرا طبعا پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام لە گوناهی کەبیرە هەمویان معسووم لە گوناهی سەغیرەیەکی زۆر بێڕێزیش هەر معسووم قەت نایکرد بۆ نمونە سەغیرەی زۆر بێڕێز چۆن طبعا دزی با بڵێن کەسێک بێ شتێکی بچکەڵە بدزێ بۆ نمونە پوشێ بدزێ ئەم پێوتە سەغیرەی حەقیر هاتووە گوناهەکە گوناهێکی بچووکی کردووە بەڵام زۆر بێڕێزە تۆ مەسەن بێ پوشێ لە کەسێ بێ پوشێ چ ئیسفادێکیە پێغەمبەران عەلەیهیمو سەڵاتو وەسەلام لەو جۆرە گوناهەش معسوومن بەڵام مجەڕەدی گوناهی سەغیرە بە عامەتەکەی پێغەمبەران عەلەیهیمو سەڵاتو وەسەلام تیایە معسووم نین بۆیە ئەفەرمێت داود عەلەیهی سەلام خەتیئەیەکی کرد هەموو بەنی ئیسرائیل پێوە یورۆدە بوو چونکە هیچ قسەیان نەکرد کاتێک خەتیئەکە ڕوویدا. ابن أبي الدنيا لأنس كري مالك ومن أجرته وفرم جارت شو ملاي دايك من عائشة رضا ورحمة خوالي به لقل بياوي شترا بياوك بيودوتي أي دايك إيمان داران بس بو ملرزم بوك فرموي هركاتك بحلال ينزاني زنايا بحلال زاني عرى خواردنا بحلال زاني خريكي موسيقى ليدان بون خوا جل جلاله لأسمان وليان تورا أبي أمريكا بزوي كواجولي بكات بۆ ئەوی بگەڕێنەوە ئەگەر هات و گەڕانەوە زۆر باش نەگەڕانەوە ماڵەکانیان ئەڕوخێنێ بەسەریان وتیانەی دایکی ئیمانداران چی و بیسوور لە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئایا خوا عەذابیان ئەدا فەرمووی بەڵێ بەڵام ئەمە ئەبێتە مەوعیزە و ڕەحمەتێکی زۆر گەورە بۆ ئیماندارەکان ئەبێتە نەکال و عەذاب و سوختی خوا بەسەر کافرەکانیانە واتە ئەمانەی کە هەمووان پێکەون هەمووان پێکەوە ئەفەوتێن بەڵام ئەوەندەیە ئەبێتە مای لێبوردەی گوناه بۆ ئیمانداران و ئەبێتە سەخەتی خوا بۆ سەر کافران. ئەنەسی کوڕی مالیک ئەفەرمێ بەخوا ئەو حەدیثم کە بیست ئەفەرمێ لە دوای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هیچ فەرمایشتێ نەبوو ئەوەنە دڵخۆشم کە بە ئەندازی ئەو قسەی دایکمان عایشە ڕەضا و ڕەحمەتی خوای لێ بێ کە فەرمووی قەینە ئەفەوتێن بەوە ڕازی بووم بەڵام ئەوە ئەکاتێک کەفارەتی گوناه و ڕەحمەتی خوا بەسەریانەوە کاتێک کە ئەفەوتێن. لە زمانی پێغەمبەریان صلی الله عليه وسلم بوو مەلەرزە ڕوویدا دەستی مبارەکی خستە سەر زەوی فەرمووی ئوسکونی هێواش بەرەوە هادئ بەرەوە فإنه لم يأني لك بعد هێشتا کاتت هاتووە بجوڵێ بوەستە اینجا ڕووی کردە هاوڵان فەرمووی إن ربكم ليستعتبكم فأعتبوه هەمزەیەکمان هەیە لە زمانی عەرەبەیە پێوترێ هەمزەی سەلب هەندێ وشە هەیە بەو هەمزەیە معناکە عەکسە بێت بۆ نمونە قەسەتە بە معنای زوڵمیە ئەقسەتە بە معنای چییە بە معنای عەدالەتی والله يحب المقسطين إن الله لا يحب القاسطين ئەوانەی کەوە قاسطن خوا خۆشی ناون ئەوانەی مقسطن خوا خۆشی ئەون واتە ئەوانە عادلن خۆشی ئەون ئەوانەی جائر و ظالمن خۆشی ناون خۆشمان لە کوردەواری ئەڵێن عیتابی لێگرت باشە عیتاب ئەفەرمێ خوای گەورە ئەیەوێت هوشیارتان کاتەوە عیتابتان لێ بگرێ فەئەعتیبوه ئێوە بڕۆن
جێگە عیتابەکان هەڵگرن بۆی عیتابتان لێ نەگرێت چونکە هەمزەکە عکسی ئەکاتەوە یعنی کارێ بکەن خوا عیتابتان لێ نەگرێت. ثم تزلزلت بالناس على عهد عمر بن الخطاب دوای ئەوەی تر زەوی جوڵەی نەکردەوە دوای ئەو فەرمووی ئوسکونی لە زمانی ئیمام عومەر جارێک تر جوڵەی کردەوە هاواری کرد هۆ خەڵکینە ئەمە چی ئەم بوومە لەرزەیە والله ئیلا شتێکتان کردووە بزان چیتان کردو لە زمانی پێغەمبەریانە صلی الله عليه وسلم نەتاکەوە چه بدعەیەکتان کردووە فەرمووی قەسەم بەو کەسێک کە نەفسی منی بەدەستە ئەگەر ئەم جارە بوومە لەرزە ڕوو بدا ئیتر لەگەڵ ئێوەدا نەنیشم سەری خۆم هەڵەگرم لێتان دوورەکەومەوە. لە مەناقیبی عومەرە هاتووە ئیبن ئەبی دونیا ومان ئەگێڕێتەوە فەرمێ زەوی لە عهدی عومەرە جوڵا دەستی تون کوتا بە زەویە فەرمووی چیتە مالکی چیتە ئەما ئینەها لەو کانەت القیامەة حدثت ئەخبارەها چیتە مەگەر قیامەت هاتووە ئەتەوێ هەموو هەواڵەکانی خۆتمان بۆ بگەڕیتەوە. سمعت رسول الله صلى الله عليه وآله وسلم يقول إذا كان يوم القيامة فليس فيها ذراع ولا شبر إلا وهو ينطق أجر روجي قيامت هات هيج بالو قزيق نامنه هيج بستيق نامنه إلا قساك قسا الزوي تحدث أخبارها خبر كان إخوة إجارته تصور كان أجر مشتي الزوي أو بخيت سردست بڵێ ئادەی خەبەراتی خۆتم بۆ بگەڕەوە چەند مەلیکە بینیوە خوا ئەزانە چەند مەلیکی بینیوە چەند مەلیکتیان نێژراوە چەند کەستیان نێژراوە چیت بینی کێت بینی چەند عابد سوژدەیان لەسەر بردی چەند کەس تۆیان کرد بە تەیموم چەند کەس بەهۆی تۆوە خۆیان لە خۆیان ڕازی کرد چەند کەس بەهۆی تۆوە جەهەنەمیان کڕی ئەبێت چیمان بۆ بگێڕێتەوە چیمان بۆ باسکە بۆ ئینسان کاتێک کە سەفراتەکە هەندێک جار ئێستا لەوەچە کاتیەوە نهاتبێت زەوی قسە لەگەڵ ئێمەکە بەڵام کاتیەوەی ئێمە قسەی لەگەڵاکەین ئەی زەوی کێ هاتە سەر تۆ چۆن هاتە سەر تۆ جاری وە هەیە ئەچیت لە شوێنەکە دانیشی پێت وایە ئەمە بەردەڵانە هەر ئاوا بەرد بووە خوا ئەزانێ ئەم شوێنە چەند مەلیکتیە ژیا و کۆتایی پێ هاتووە هەموو ئەوانە لە ڕۆژی قیامەتە یەومەئیذ تحدث ئەخبارها هەموو خەبەرەکان ئەگێڕێتەوە زەوی فڵان کەس ئاوای کرد ئەو گوناهەی کرد ئەویتر ئاوای کرد ئەویتر ئەو عەبدایەتی کرد ئەویتر سوژدەی بر لێرە من بوومە قسمەتی خاکی فڵان کەس گۆڕی فڵان کەس لە ژێرما بوو ئای فڵان کەس پارەکەی لێرە شاردەوە نەیدۆزیەوە مرد کێ هات دۆزیەوە بردی ئەویتر چۆ یعنی سبحان الله يومئذ تحدث أخبارها بۆ ئیمام عومەر پیاوی کێشا چی قیامەت هاتووە تێ بۆمان بگەڕیتەوە بوەستە پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەرموویەتی بەخوا بستێ گەزێ نامێنێ زیراعێ نامێنێ باڵێ نامێنێ ئیلا هەمووی هاوارەکە قسەکە ئەگەڕێت صفەیە بۆمان ئەگەڕێتەوە ئەفەرمێ زلزلت المدينة على عهد عمر فقال يا أيها الناس ما هذا ما أسرع ما أحدثتم لئن عادت لا أساكنكم فيها فرمووی زەوی بوومە لەرزەیەک ڕوویدا لە زمانی ئیمامی عومەرە و هاواری کرد هۆ خەڵکینە چۆن بە پەلە ئەوە هەڵگەڕانەوە چیتان کردووە بەخوا ئەم جارە کە ڕوویدا ئیتر لەگەڵتانە دانانیشم كعب أفرمي إنما زلزلت الأرض إذا عمل فيها بالمعاصي فترعد فرقا من الرب جل جلاله أن يطلع عليها أفرمي كاتك وابو ملرزر رؤدا كعب أفرمي كاتك رؤدا كوا قناه أكرم معاصي برزكريته أفرمي للشرم لبردم رب العالمين الزوي أو جولو حركة أكا شرم أكا كرب العالمين أو جور معاصيان بيني بسر بشتي أو بوي أفرمي أو جولو حركة أكا عمر كور عبد العزيز بو همو شاركاني نوسي أما بعد لدواي بسم الله والحمد لله والصلاة والسلام فإن هذا الرجف شيء يعاتب الله به على عباده فرمي أم جولو حركة الزوي إلا اشتك أخوة عتاب من لأقري وقد كتبت إلى الأمصار أن يخرجوا في يوم كذا وكذا في شهر كذا وكذا فرمي أمرم كردو إلا همو شوينة كان وخلق بشيت درو ولا روجي فلانية لمانجي فلانة أو أندي روش أبي همو كذا بشيت درو ولا مالكاني خويا فمن كان عنده شيء فليتصدق به حش كسر شيء هي بابي بخشبو أم مصيبة ما لكولك فإن الله عز وجل يقول قد أفلح من تزكى وذكر اسم ربه فصلى أو كسا شادمان وخوشبختو براوية كتسكي نفسي خوي أكا كناوي پروردگاري إهيني وذكري أكا
کە نوێژەکانی جێبەجێەکە. وقولوا كما قال آدم دعاك آدم بخين ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. عمر كور عبد العزيز خلقي فيريم دعاك هاوار كان بم دعاي آدم باش مخوالي من أبوري خويا ظلم ما كر ولا نفسي خومان أجر تولي من نبوري رحم من بينكي والله أمل خسر من دان أبين. وقولوا كما قال نوح هاوار كانوكو هاواركي نوح وإلا تغفر لي وترحمني أكن من الخاسرين. أجر تو الرحمة بين اليوم نبوري تو رحمة بينكي بخوي شيء من الخاسر كان وخسر من دكان. هاوار كان بهاواركي يونس لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين. هیچ پەروەردگارێک نییە استحقاقی پەرستنی هەبێ ئیلا تۆ نەبی پاک و بێگەردی بۆ تۆ من یەکێکم لە ظالیمەکان. وا تەسەور نەکەین زاڵم هەر ئێمە کە باسی زاڵمەکەین هەمیشە تەبیعەتمان ئەوە حاکمی وڵاتەکە و ئەوانەمان هەموو یەتە پێشچاو خۆمان نایەتە پێشچاو. چەند کەس هەیە زوڵم لە نەفسی خۆیەکە چەند کەس هەیە زوڵم لە چەند کەسێکی بچووکەکە لە بەردەستیە چەند کەس بە پێی دەسەڵات و سوڵتەی خۆی. بۆیە زوڵمەکان ئینسان سەرەتا لە خۆی و دەست پێەکە دوایی لە دەوروبەریەوە دوایی ئێتە سەر تەواوی خەڵک و عامەتی خەڵک. بۆیە ئینسان جاری وایە بەهۆی زوڵمەکە لە نەفسی خۆی ئەکا زانی چەند مەحروم ئەبێت لە چێژی عیبادات و تاعات و خواناسی. بەخوا جاری وایە گوناهێک وا لێ ئەکا دەیان هەفتە شەوان ناتوانانی هەڵسیتەوە وا لێ ئەکا ناتوانانی قورئان بخوێنی وا لێ ئەکا نوێژی زوحاو پێ ناکری قوفڵەوی لە نوێژی زوحاو وا لێ ئەکا پێت نابەخشرێ هەرچی ئەەکەی ئەوەی کۆیەکەیتەوە بەشی خۆشت ناکە بەرەکەت لە ماڵتا نامێنێ لە ژیانتا نامێ لە حاڵتانە هەمووی عەسیان. بۆیە ئەم سەرەبابەی ابن قەیم دایانە سەرەبابێکی زۆر وردە چۆن لاشە زەهر دای ئەڕزێنێ بەخوا ئەوە گوناه دڵدا ئەڕزێنێ. ئەفەرمێ فەرمایشتێک ابن عومەر بۆمانە گێڕێتەوە پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەرمووی ئەگەر خەڵکی پەلاماریاندا بۆ دینار و درهەم دەستیان کرد بە کار و کەساوەت و بازرگانی دەستیان کرد بە شوانی وتركوا الجهاد في سبيل الله جهادیان لە پێناوی خۆیان فرامۆش کرد أنزل الله بهم بلاء خۆی گەورە بەڵاو مصیبەتێ بەسەریانە دا ئەبارێنێ لا يرفعه عنهم حتى يراجعوا دينهم لەسەریان هەڵ ناگرێ ئەبەد إلا ئەبێ مراجعی خۆیان کەنەوە بگەڕێنەوە سەر دینەکەی خۆیان. لە فەرمایشتێکی ترە ئەفەرمێ ئەگەر هات و پەلاماری دینار و درەمیاندا و خەریکی بازرگانی بوون وازیان لە جیهاد هێنا لە پێناوی خوای پەروەردگارە و کلکی ماڵەکانیان گرت و هەر هەموو خەریکی شوانی بوون أنزل الله عليهم من السماء بلاء خوا لە ئاسمانەوە بەڵایەکیان بۆ ئەنێرێ فلا يرفعوا عنهم حتى يراجعوا دينهم ئەو بەڵای ئاسمان بەسەریانەوە هەڵ ناگیرێ هەتا وەکو نەگەڕێن. بۆیە حەسەنی بەسری ئەی فەرموو فتنە چیە فتنە؟ والله فتنە بەس بریتێ لە عقوبەتێکی خوا کە ئەیداتە خەڵک عقوبەی خۆیە فتنە مصیبەتێکە خوا ڕووی ئەکاتە خەڵک بەهۆی گوناه و عیسیانێکە و فتنەیەکە تێکەوتن عقوبەیە کەی هاتن استحقاقی عقوبەکە نەبوون فتنەکە لاش. زۆر کات ئینسان نەخۆشەکەوێ 100 دەرزی و دەرمان بەکارێن ئەتۆ جارە مراجعەیەکی نەفسی خۆت کە بزانە هۆکار چییە یانی زان لەکوێ ئەم خەلەل دروست بووە تەوبەیەکی صادقانە بکە لعل خوای گەورە دەرگاکانی خێرت لێ ئەکات. مەقالەیەکم خوێندەوە زۆر سەرنجی ڕاکێشان باسی بەرمەجەی ئیسلام بۆ حیاتی ئینسان. جوانترین کەسێک کە ئیسلامی تەنفیس کردبێ کێ؟ پێغەمبەریانە صلی الله عليه و آله وسلم 63 ساڵ عمری بوو چەند تاڵێکی سپی لە ڕیشە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەورە بوو عمری گەورە بوو بەڵام پیر نەبوو باشە لە ئەخیری عمرە یعنی لە 63 ساڵە چەند تاڵێکی سپی هەبوو. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم زۆرێک لە دەردە کوشندەوە نەیبوو بەینەما پێغەمبەران عليهم الصلاة والسلام ئازاریان دوو ئازارە تایان بە ئەندازی دوو مرۆڤ ئێشیان بە ئەندازی دوو مرۆڤ لەگەڵ ئەوەشە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم سیرەکەی هەیئەتی پیری پێوە دیار نەبوو. عائشە ڕەزا ڕەحمەتی خوای لێ بۆمان ئەگێڕێتەوە دایکمان ئەفەرمێ واللهی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر بەگوڕ بوو
الله لنزيكي شخص دو صالح حطمه الناس أو أن دخلك أهاتنو أو أن دخلك سريان لأداو إسراحتنا أكرب دمي خلقه أو التحطيم كلا قلنا في غمري صلى الله عليه وسلم تكبر مجاك إسلامي جابجك حج كشيء بوي عزيزانم أجر برمجك جابجيكين وكو خوي لعصيان خدو باريس أو بخوا أم جيانا دا يتبهش ولا خراي أو قرآن بوي منهاتو بوي اللي كوا زانيت كوا عصيانا كان رويتي كدي بقري يان لكوا زانيت مثلا مصيبة كان رويتي بقري إلا عصياني هو كاركي لكوا تملوا إلى عبادته وطاعته إلا خلالك لقناهك وسرشاوي قرتو بزان أو خلالت شيء برواء كان جاري إنسان يعني محرومة بين نواجي جماعات ناتواني نواجي جماعاتك لبنايا جماعاتك لا ناتواني بيك حج باشا هو كاري وشي بونا ناشي جماعتك كورو مالطانا اوج مزقوتك ناتواني قناهك ريلي اقري راي اقري ناتواني جاري وهي لبخشندية كابرا حرجي اكا ناتواني بخش هشيتي كوي اكاتو اشياء ببخشي اشروا شتيته بيشو ناي بخشي اقرتو ناساني هو كاركشي توبه بك بقرب زانه لكيو قناهك لكيو هندي لبيغمبراني بنو إسرائيل رضا ورحمة خوان ليبي أفرمي بخت النصر إيش يقول لحاكم الظلم مكان كاتكوا زوري بو هنابون أيانو تشي أيانو أما بخوي إيشي خو ما نوبو خو أمي نارد سلمان كوا پروردگار تونا ناسي ورحمش بأمناك أفرمجاري بختو النصر دانيال بيغمبري كرد بيودوتي أول شي واي كرد وكا من ظالم بسر قومكي تويا فرموي عظم خطيئتك وظلم قوم أنفسهم دوشت يكمتو هلايكي زور قورأكي دوم قومكشم ظلم لنفسي خويانا كانوا خوي قورا توي ظالمي هنا وبسر سريا أفرمي خوي قورا كويسي قومك عقوبة بدا من على كان يعني أفوتيني خێزان و ژنەکانیان مناڵیان نابێ بۆی کاتێ بەڵاو مصیبەت ڕوویتیەکردن کەسێکیتیان نەبێت جێگەی ڕەحمەت و بەزەی واتە زەمنە یەتە پێشەوە بەس مناڵەکان ئەمێنەوە کە جێ ڕەحمەت و بەزەی و کەڕەمی ڕەب العالەمین بۆیە کاتی ئەسحاب کە هیجرەتیان کرد بۆ ناو مەدینەی منەوەڕە ئەوە بوو مناڵیان نەبوو طبعاً غەمێکی زۆر گەورە دایگرت ئەترسان لەوەی کە خۆی گەورە عەقوبەی دابن بۆیە کاتێ عەبدوڵڵا لەدایک بوو بۆ پێوترا حەواری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم زۆر دڵخۆش بوو بە لەدایک بوونی زۆر خۆشحاڵ بوو بە لەدایک بوونی ئێمەش واللهی لەکوێ زانیمان مناڵ لەناو مەجالیسان نەما لەناو مزگەوتان نەما تصور كوا غضبي خوار وأكات أوشينا إلا زور كات عندي طبيعات يعني ولاتي أما سبحان الله ولاتي كلا همولاك ويجيرو دبوين إلا خلالك من هي بيشار سليك بخوايا سأبوا هم مزقوتك أول دي كسي نفسيتي ومنال هواش كاتو بير هواش كاتو تصورنا قريما دولتك بيكالك إخوي من إمي مسلمان بو بكالك نين لماليزيا چندین کەس دا ئەمەزرێ بەس ئیشی ئەوەیە مناڵ هێواش کاتەوە لەناو مزگەوت یعنی پسپۆڕە لەوەی مناڵ هێواش کات دۆستێکم مناڵێکی و بە دەنگی بەرز قسەیە کرد باسم لە کەسی پسپۆڕە یعنی دەنگ بەرزێکی بێکەڵک ئەهلی گەڕک و هەموو ئەیبیست هەر شتێ داوای ئاوی بکردەیە ئاوم بۆ بێنن هاوارێکە زنوختە چوون باش باش ئەمە ئەی هاوار وەرە ئەمە چۆن چارەسەرکەی دوعای ئەکرد کوورە ئەیهێنا ئەیبرد دوای کوڕێک پێوەتی و میوانێکی ماسا ئیزنەی ئەم مناڵە هێواشکەمەوە بچی کوڕەجا هەم مەمنونیشتە ئەوە بەچی هێواشە بێتەوە قوڕێکی پێوە ئەڵێنە ئەنەڕێن خوا ڕەحمی کردو قوڕگمەوە قوڕی سیسرگ نییە سیسرگ طبعاً ئەو قوڕگە بچووکاڵە ئەگەر بدرێ بە ئینسان لەم سەرزەوی هاواری کرد ئەو سەری زەوی گوێ لێ ئەگەر ئەو قوڕگە بچووکە گەورە بکرێ بە قوڕی ئینسان سبحان الله ئەوەنە قەوەتی یاوەتی خوای گەورە ئەوی دوای ئەم پیاوە چۆن وردە ئەم مناڵەی هێواش کرد و یەکەم جار بوون بە ڕەفیق هەردووکیان بە دەنگی بەرز قسەیان کرد
ئەڵێ ئەمیش دەنگی بەرزە کردەوە ئەو دەنگی بەرزە ئەمیش زیاتر دەنگی بەرزە کردەوە ئەی دوای ئەم بە سووکی قسەی لەگەڵاکە ئەڵێ مناڵەکەش بە سووکی ئەی ئەو شتم بۆ بێنە مناڵ باشە دەی ئەی دوای اینجا مناڵەکە دەنگی بەرز نەبوو باشە ئێستا گەورەیە تەواو مناڵەکە ئەو کاتە بە بیرمە کە ئێمە فەقێ بوون لە ڕانیە هەنوو ئێستش ئەو مناڵە بە هێواشی قسەیەکە بە نەرمی قسەیەک بۆی ئەو میوانیانەوە هەر ئەوە بەهادی لەگەڵێ بۆیە وەرە ئەمەرە مزگەوتەکانی ئەو بینە مناڵ کە ئەبێ جوانترین نظامی فێر بکرێ بۆی بێتە ناو مزگەوتەوە تەقدیسی ئەم شوێنە بکە ئێمە دەلێ گەڕێکا کە مناڵە بابێتە ناو مزگەوتەوە حورمەتی مزگەوتە شکێ دوای ئەو مناڵە هەیبەتی مزگەوت نازانێت کە گەورە علی عارف دکتۆر علی عارف پیاوێکی زۆر گەورەی کوردە لە مالیزیایە مؤسسی کۆلێژی ئیمامی عەظەمە جارێ بۆی گێڕامەوە ئەو لە مالیزیا دوعامە کرد ئەوە دەستمدا ناب جایەکتر عەرزم کردن ئەو کەسێک هات گەنجێک ئەوە دەستی بەرزکردنەوە وتی ئاوا دوعاکە ئاوا دەست بەرزکەرەوە ئەو دوای دوعاکانە ئەوەی مناقەشەم نەبوو لەگەڵیان ئەمە پرۆفیسۆرە لە دینە ئەوانە ئاوا دەستم بەرز کردەوە ئەوی دوای دوعاکان وتیەوە تۆ تازە موسڵمان بووی نازانی دوعا بکەی پیاوێک عمری سەرف کردو لە هەموو مالیزیا یەکێک نابینی قەت ڕاکێشە لە ناو مزگەوت تەسەوورەکە بڕۆ لە تورکیا بزانە کەسێک بینی قەت ڕاکێشێ کەسێک بینی بە چوار مشقی لە مزگەوتە دابنیش ئێمە تەسەوورەکەین ئەدەب ئەوەیە کاکە دەرگای مزگەوتەکان بکەنەوە بۆ مناڵ کاکە دەرگای بۆ بکەرەوە بەڵام فێری نظامی کە لە ناو مزگەوتە بەخوا جاران خەڵکیان چۆن قورئانەدا ئەن وەرە ناو مزگەوت قورئان بخۆ کەس جورئەتی ناکرد لە ناو مزگەوتە قورئان بخۆ تعظیمی مزگەوت کراوە ئەی ئێستا ئەچێتە ناو مزگەوتەوە کەم جەریمە هەیە ئەیکە خەیاڵیان نییە بۆ جاران بە حەیاتی کەسێک دەتوانێت بە پێڵاوە قاز بنەوە فەرشی مزگەوتە ئێستا جاری وایە بینی کەسێکی ئاسایش بە پێڵاو خۆیەکە بە ناو مزگەوت وەڵا ئەمرم پێکراوە ئەمری خۆت و ئامیرەکەشن نەمێت یعنی سبحان الله ئەمە هۆکارەکەی چییە ینی هەیبەتی مزگەوت کەم بۆتەوە وەیە کە تۆ ئیشەکەی ئەو مناڵانە بەرەکەتی ناو مزگەوتن بەس بەو خۆیان بێ ئادابێدا بدرێن حرمەتێکی مزگەوت و قورئان بگرن تەسەوور نەکرد وەرە باو باپیرمان بە قورئان لە مەجلیسێکە هەبووە خەڵک هەر هەمووی ئەوە هەڵەسایەوە کورە خەڵک دەستێگر بەسەر سەریەوە ئەوەندە ڕێز لە قورئان ئەگیرە ئەی ئێستا زۆر طەبیعی من خۆم بینیمە قورئان گەنج ئاوە خسوێ سەر ئاوی دیواری سەر ئاوی مزگەوتی چوو بۆ سەر ئاو دوایەت و دەرهەڵی گرۆ خسوێ گیرفان باشە ئەوە لە چ دین و لە چ ئەوەیەکە هەیە بۆیە کتێبێکەیە ئیسترداد و عومەر ئەفەرمێ گەر عومەر بگەڕێتەوە ئیسترجاع و عومەر گەڕانەوەی عومەری کوڕی خەتاب ئەڵێ بگەڕێتەوە شمشێری دەرێنە لە مزگەوتەکانەوە لە ئێمەوە دەست پێک ئەڵێ ئەمە ئەهلی دین نین ئەمە کوێنەرین هاتوو یعنی تۆ تەسەوور کە ئێمە حەز يعني بكل ضل حزقك من الله كبر ورده بلسر أو أخلاق برزة تعظيم دي ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب بخوا أو كسي تعظيم الشعائر إخواك أو الشيء تقوى ضل يوتي تعظيمك أم دش الكرني إما لو أتشي هوكاري هاتشي مصيبة من يعني تو تصور كالصحوي إسلامي زور بهز ولا كل سنة الرش بالرش تراجعك أبو دوائت درس دورك نبي لمنا لا أميدك بيتي أميد نبيني أعلم هلا بجي إما شيء وهو سيد درسي عام بدويك أو تراوته وكسيج مانون أبو مخلق أهو جوي قرتو درسي عام يكم طوابو دواء أو يكي تراتو درسي عام بدو دواء كسيج مانون أبو أي أستا هو نخوم سنجار درسي عام دانا ولاش نبردو کەس نایەت چەند کەسێکی کەمی زۆر خەواز نەبێ نایەت بۆیە مەجبور ئەبی کتێبێک دانی ئەڵێ کتێب منهەجە کەسیش نەیە دڵە هەر پێ خۆشە ئەڵێ چکۆکو دەرسی عام نییە مادام منهەجە قەی ناکرد لەگەڵ منهەجە هەموو کەس پێ ناکرد بۆیە مەبەستم مناڵەکە بوو مناڵ زۆر گرنگ لە ماڵە لە دەوروبەرە لە ناو مزگەوتە لە هەموو کۆڕێکە ئەبێتە مایە ڕەحمەت و بەزەی چووکە گوناهێکی نەکرد ڕیشی سپی پیرەکانی ناو مەجلیس کورە زۆر گەورن ئەبێ زۆر ڕێزیان لێ بگیرێ بەخوا شەیبەیەکی ئیماندار تاڵێ مووی سپی کە حورمەتی ئەگری لە بەرخاتی خوا زۆر پلە و بەرز بۆتەوە ئەی ئێمە چۆن بین تەوزیفی ئەمە بکەین چۆن بین بتوانین ئەم ڕەحمەتەی خوا لە هەموو سوچێکە هەبێت
وبزين شون تصرف وتعامل لقلاك بوي أفرمي أجر خوا وستي قومك لقوم كان توشي نقمتك ونراحتيك مناليان أكوجي خزانة كان مناليان نابي إن جاب الله يبسريان ناوي يكسيان تياني جاقي وبيك أخوائي والرحمي بيوك فرمايش زورا لم بابتو ابن القيم الرزا رحمتي خوي لبي زور موضوع ما وكبو من باسك گرنگ أي همو أمشتانك أليتو ابن القيم بو إما سردك أي اشتي بإما بلي لأولو باس ما نكرت إما أم كتابة باسي داء نخوشي كان وباسي دواء كان أما داء كي باسيك دردكي كباسيك بيشتر باسي دواء كمان توزي كرت كقرآن دعاء أعمال صالحة همو بيت الدواء آسایش بۆ ڕۆح دەهێنێ بەس بەخوا لە هەمویان گرنگتر ئەوەیە هەر تووشی نەخۆشی نەهات ئەکرێ ئینسان تووشی نەخۆشی هاتبێ و چارەسەریکە ئاسایشش بۆ ڕۆحی بێت بەڵام ئەگەر هات و تووشی نەخۆشی هەر نەبوو بێ چێژەکەی زۆر زۆر زیاتر و زۆر گەورەتر ئەبێ بۆیە ئومێد دەکەم هەر هەمومان پێکەوە بتوانین شۆڕشێکەین بەسەر خۆمانە بەخوای ما هەمومان عەوداڵی ئەوەین ماڵمان ئاسایش بێ ڕۆحمان ئاسایش بێ وڵاتمان ئاسایش و ئارام بێ ئەم ئاسایشی و ئارامیەمان لە چیا دەسەکەی جاری وایە کەسێک گەڵێ وەڵا بێتاقەتم ئەڵێ با بچم تۆزە هەڵپەڕم بۆی بێتاقەتەکەم بڕۆ ئەی باشە بچوو هەڵپەڕێ باشە بێتاقەت یاقی چێ وسە هەڵپەڕی باش یا کەسێک تر ئەڵێ وەڵا با بچم بۆ دەشتێ شتێ تۆزە بێتاقەتەکەم بڕۆ باشە تۆ چاوە ئێشەکە کە ئەچی بۆ دەشت بۆ شتێ ببینی یا کێشەکە و چییە تۆ دەروونتە دەروونت بڕۆ تەفتیشی دەروونت کە بزانە گوناهەکە لەکوێیە بیدۆزر بەخوا جاری وە هەیە یەک تەوبە ئاسایشێ بە ناخت ئەدا و بە ڕۆحت تەسەوور ناکەی جاری وە هەیە سەدان دکتۆر کە نەخۆشیەکە توش وە حەلی نییە سەدان دکتۆرەکەی چارەسەری نییە کەچی سوبحان الله تەوبەی سادقانە کە یەک ئەستەغفیرڵڵاه ناخی دڵتەوە دەرەچێ گرفتەکانە هەمویان سافە کات و چاک ومێ دەکەم خوای گەورە بە لوتف و کەڕەمی خۆی کەلیماتی ئەم پیاوە مبارەکە ئیمامی ابن القیم بکاتە نەخۆشی بکاتە چارەسەر بۆ نەخۆشیەکانی منیش و جەنابیشتان و هەموو ئەوانش کە گوێمان لێ ئەگەرن و ئەمان بینن داوا ئەکەین و ئەپاڕینەوە ئەلاڵینەوە ئەڵێن یا ڕەبی پەروەردگارە ڕەحمەت و کەڕەم و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە دڵەکانمان ئاسایش و ئارام کە ماڵەکانمان ئاسایش و ئارام کە وڵات و نیشتیمانمان ئاسایش و ئارام کە یا ڕەبی خۆیان داوا لێ ئەکەین گوناهانێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهانێ بە پەنهان کردومانە عەفومان کە گوناهانێ کە زانیومانەوە کردومانە عەفومان کە گوناهانێک کە نەمانزانیوە کردومانە عەفومان کە گوناهانێک پەروەردگارە کە زیادەڕەویمان کردووە لە حەقی تۆیە و بێئەدەبیمان کردووە پەروەردگارە بمان بورە گوناهانێک بە جەهل و نەزانی کردومانە بمان بورە گوناهانێک گەورە بۆ کردومانە بمان بورە گوناهانێک بچووک بۆ کردومانە بمان بورە پەروەردگارە لە گوناهی دەستمان ببورە لە گوناهی دڵمان ببورە لە گوناهی چاومان ببورە لە گوناهی گوێکانمان ببورە لە گوناهی زمانمان ببورە تو گەورەی خۆت دڵمان پاک کەرەوە یا ئەکرەم الئەکرەمین خەیاڵاتی خراپ لە دڵمانە مەهێڵە فکرمان ساخ کەرەوە بۆ خۆت دڵمان ساخ کەرەوە بۆ خۆت دڵ و ڕۆحمان پڕکە لە ئاسایش و ئارامی یا ئەکرەم الئەکرەمین خوایە داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت پەروەردگارە بەخوا ئەم عەبدانەی تۆ دەستی دوعا بۆ کەس بەرز ناکەنەوە بۆ تۆ نەبێ بەخوا پەروەردگارە ئەم عەبدانەی تۆ ڕکوع نابن لە بەردەم هیچ کەس و شتێکا بۆ تۆ نەبێ سوژدە لە بەردەم هیچ شتێک و کەسێکا نابن بۆ تۆ نەبێ دەیا ئیلاهی هەر گرفتێکمان هەیە بۆمان چارەسەرکە ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵحکە ئەومان کەم ڕزقی حەڵاڵی زیادکە ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە پەروەردگارە داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت ئەومان کەم ڕزقی حەڵاڵی زیادکە یا ڕەبی خوای گیان ڕزقی حەڵاڵ بخەرەنەوە بازاڕەکانمانەوە تو گەورەی خۆت لە حەرام بمان پارێزە خوای گیان ئەوەندە حەڵامان بدەرە محتاجی حەراممان مەکە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای گیان داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی برا و خوشەکانمان ببورە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵەکانمان ببورە تو گەورەی خۆت خوایە لە گوناهی مامۆستا و قوتابیەکانمان ببورە لە گوناهی خزم و ئەقریبا و ڕەفیق و خۆشەویستانمان ببورە
لقناهي دراوسي كان من ببورة، لقناهي أهل الشارع كمان ببورة، لقناهي خلقي كردستان ببورة، لقناهي أمتي في غمري خوا صلى الله عليه وآله وسلم ببورة. تو قوري خوت خوايا خوشويستي محمد المصطفى عليه الصلاة والسلام ظلمنا زيادك بمن كره حبيب وخوشويستي أو يا أكرم الأكرمين. يا ربي خوايا داوال لي أكين أي أو كسيك واسبارد زيناكي وخوم أن سباردي توكر يا رب العالمين، إيمان من سباردي توكر يا أكرم الأكرمين. تو قوري خود لم دنيا درمان مك بإيمان ونبي، لم دنيا درمان مك بشهاية مان ونبي، يا إلهي قبول من كل ديواني خوتا يا أكرم الأكرمين. پروردگارا داوال لي أكين بناوي جوان بصفتي برز باسم عظمت. خوايا جان إما زمان من كل لدعايا هر چاکه پیغمبریان صلی الله علیه و آله و سلم داوای لکردی خوای مش داوای لکنی پی من عطاک. هر خرابه او خوشویسته پنای پیگرتوی خوای مش پنات پیگرین و پنامان بده یا رب العالمین. یا ربی خوای جان اما لخدمت اوتی ام پیا و گورانا اوستین همو جارک پروردگارا ام کلماتنا بکر نور و روشنایی بو جیان من و ناو گورمان یا رب العالمین بکر خیر و برکت بسر صاحبي أم كتابة ببارينا يا أكرم الأكرمين ودرجات عاليك لا إخوات يا أرحم الراحمين. يا ربي خوايا جان أما جيتشون آوا كوبين تو إستا تو قوري خود خوايا آوا لخزمة بيغمريانا صلى الله عليه وسلم لباشتا كومان كروا پروردگارا صلاوي أما جيسي إما بقينا بيغمري خوا صلى الله عليه وآله وسلم يك نوما لخزمة يابينا خوايا جان يك نوما لخزمة يابينا تو قوري خود خوايا يك نوما لخزمة يابينا يا أكرم الأكرمين. آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خواهي قول لقناهي من الشيء وجبوره سرفراز من يا ربي خواهي قول لمن قبولك وموفق بنا.